جارە دەچین بۆ بغداد والشعراء والصور. أنا بيعزەکە نەخۆی هەلەی کردنی دیژە خۆر من فەرمانت پێ دەکەم بەیانی زوو هەستا خۆر خواو هنا أحسن فين بو يعني معناتها الجنة، يعني معناتها الجنبدة الوردة أكبر وردة جنة المنفتحة توها. خريب ولا زفاف كذا فرح ميكت يا حاجي شلونك عيني؟ الحمد لله. زين؟ I think I am an ant man. They told me no, you are an old man. هذا شو اسمه؟ يوسف لفشت يمه وقوري الشيخ عبد القادر جيلانية يستبر وقوري ملا عبد الكريم مدرس الله هاورياناتي نولاتان بودروسني فلوي يجيني فلوي يم جارة دشين بو بغداد والشعراء والصور. يوادارم شتي زور جوان وتعبير بكين لقل كاك زياد دامنيري بغداد لقل جمال حسن دايدانو بادرسن اوش كاك زياد اوش قورا زلاش بروديوسر ان ام تي في اوش فاميرا خوشويستگی خومانه لبغا جای وادارم توانین کۆمەڵێ ئیشی زۆر جوان و ئەو شتانە بکەین لەگەڵ ما بن تاو بوو چەند ڕۆژە ئەوە لە تەکیەش دەرچوین خوا کارزانگم بکەین ئەگەی سەعات 12 نیوە ڕێک مایکم پێوە ئەو کڵاوە ئامادەکاریە بۆ خۆرەکە جەمال یام کڵاوێکە نادەمێ وەڵای گوێگرە ئەم کڵاوە لەسەری منادێ بەس بەخوا لێم نایە تا لە سێبەرین بۆ تۆ تا لە سێبەرین چوینە بەرگۆن بۆ کڵاو بەگۆرانی کاڵم سایرۆ بەس کۆپیڕایت نایەرم زۆر دانێ کارژمێر 12 و هێشتا بەڵێ گەشتینە تۆز خورمات و تقریبا تۆز لە چیە دۆز خورمات و تاڵ آخر خۆیانڵانە ئەو جادە بووایە کاک زیاد جادە بووایە خۆی داهات بە پێی لێدوانی بانکی مرکزی بێ یعنی تا کۆتایی ساڵ داهاتی عێراق دەبێتە 9 ملیار دۆلار بەڵام ئەم جادە بۆیە وایە بۆیە چاک ناکرێت چونکە بەرپرسەکان بە ڕێگای وشکانی هات چۆ ناکەن ئەوان زیاتر بە تیارات چۆ دەکەن پێویستیان پێی نییە لەبەرەوە چاک نەکراوە بۆیە زۆربەی ئەو لەلای خۆشمان ئەو ماڵی مەسوول لەم شتاندا شوێنێک بن ئەو ڕێگایەکی باشە بەڵام لێرە لەبەرەوەی ئەوان بە سارات چۆ ناکەن بۆیە وایە دەست خۆش بەداخۆ ئەوش ڕێگانەیەتی بۆ بۆنزینمان لێ بڕاوە یەک دنیا بۆنزینخانە گەڕان ئێستاش دە تۆز خورمات ئێستاش دە تۆز خورماتوین بۆنزینی جیەک لە وڵاتی نێوەدا ئاوا بۆنزینەکەینە جمال پلی گەرما چەنە؟ 52 ئەو 54 ئێستا دانابەزم سلیزی والله هو بياباني حرعرة حما أو باني حماك والبالين يا كمان سري ديارنا جابلا شيء أول إنترنت دكورة نبيها هم رجيجون طابع بس من كم تلين خدم بقارينا ويا جمال أولش كوي خالص جا خوشة هسه هم بيني چند سبيم كروش نبيت همشان يمشون ابن بقي جمال سيقا باشا سيقا دنجش رومات باشا
جمال الله جاري تصير كنا نكون لخاوس جاي سلا خاوسين بشون باخا خرما كريم بوين شي زور جوان عارفين بودايم دكان دارا بشكم باخي اشتري جيبي بوين شي جواني بسر جاب خرما نسلي مفيدة للدبس التمر اليابس صبر هو المفيد الزهدي يعني مثلا انت اذا التمره سوداء في دبس يطلع الدبس اسود، اذا التمره لونها اصفر شكلها اصفر يطلع الدبس اصفر، يعني التمره يكون لاحقه مستوي فايت. والله ده عملي سكر 450 اكل كيلو باليوم. امان تمر. حتى عم تشاهد الدين ماله. يا نوعية اللي تحبها انت بالتمور؟ خضراوي. ليش؟ طيب. ليش تحب بس الخضراوي؟ يعني شنو؟ برشي. أول دروازي بغداد فاني برسالة تنجنو دقيقة فينا دروازي اها اي لا شتان ساق بها انا بيعزك انا اخوي جال بيرو ودوقه يرى كيف يا قرينا خوش والله النوار برو ضل خوشترين بياوي دنيا بس ديوان جمال كانت روش نوها سريع خصوصا سالينا كخيال ليك اوكي دوغا ما يعني اخر اي شيء نوكم مني وصلنا يا حسيني مثلا اخي شلونك امانه لانجراني مقتدى صدر برو برلمان درون بوي بردوام بن لا ما قلت كاني خوينا تاوكاتي داوكاري كانيان جوجي دكريت جا سيريهم وايرة لا رخوا دانا جمال يا من لمشوا قياب الجنيا ها لمشوا قياب وينايا واري مريدة كمان مفسرة والله اي دنيانا دوزتو امشي لي عراقي ها ورا لو ديوار النزرة كرد ما الله كرد لا مش هناك جمال بينيت كاكا لبغداد لدنوي ناوتي صوز تراف لايد ايش بيناكري استعما صوزة او خلق وسطاوي صوزة نشان ذكر استاوا صوزة بلام سيدي برامبر ماك استا لوي سودا بلام تبغى خوانات شو ذاك منو رجلوية اعتيادية ليرة احتمال جاري دو لا بيكو درون هو السود بيثرن الله اكبر اواني صوزو لا اشتا صرمان ما بس جاري واي منو وسطاو دو سايد بيكو درون او سور او روشتين اي برجيت جا خوش ويستاني 6 ساعات دي شو هاتي بون عن فاهمين بيونا الله أكبر عليهم عيد روناكي فريشات ولا ساعديني شو اي خدايا لا كل خوما لناكي من دشيني خوما نبي خوم لناكي من فرمانت بيدا كام بياني زو هستا برو هنديك برومو كان بعض نمشي ميدان تحرير بياني برومو كفيتشر من فرمانت بيدا كام اگر لفرمانه كم درشي تا حوت صالي تر تو ناتواني صراحة جمال صار جنان يا خويا مرحلة الشيخ زياد مرحلة كردني دي جاخور حاضر كنا بوستان هاي بيجو تيجي دروغاني تنفعش انا زلم من شو درسهم
بێ یەکەم جار دژە خۆر بکەیت لەبەری بەڵا زۆر فێنکە ئەمە جوانە و سووتێن من لێشی نازانم بەزی بێش ئەکی لێکە فشەیە چەند سپین بۆ دوایی ئەڕەشە بمەوە یانی ئەم مرحلەی ئەو ئاوێنەکە ناشری نایبینا خۆمانی یەک دوو ڕسمەگرن لە ساڵڕیان ئێستاش بم بەستی دروستکردنی پرۆمەیە وە کاک زیادی خۆشەویست کاک زیاد نێ بۆ ئەوەی بێوەوەزی تر هەمومان شمان پێ ئێستا هەموو برادرانم کە ئافرەتە بەردا باشتر لە مەعاناتەکانمان دەگەن جا خۆشحاڵیەوە ئێوە جواتێ دەگەن زمانی ژێرە بەجاوە زانم تر سووتای وەڵا با بەڕاستەکە نا تازە ئاتێتە دەرە دوارە گەرم نیە ئەم خۆش پیشان دوو دەقە ئەمیش کاک سعد کاک سعدی خۆشەویست ئێستا بە پێچیم و بەڕەوان وایە پێ بۆ پەرلەمان بەرەی ڕێگەیە بەسیارە بڵێ هەموو ڕێگەکان گیراوە خۆر ئەو خۆرەکەیە خۆر ڕەحمان پێ بکە ئێمە بەرگە ناگرین ماشەڵڵا فێر نەکە هیوادارم کۆمەڵیشی زۆر جوان بکەین لەگەڵمان نابن بەردەم پەرلەمانیشتان پێ بشانێ بزانن چ هەرایە جا ئامانە هەمووی خۆپشان دەدەن بە یەک نیا تەفتیشان ئینجا دوانی بێتە پەرلەمان بگێتە بەردەم پەرلەمان خۆ ئاسان نییە ئانە جواری خۆپشان دەدەن خێمەیان وڵاوە یەک دنیا ئاو نازانم چی و هەموو شتێکی تایە شتێکی توزێ ناخۆشە جەماعەتی سەرایە سەلام و سەدرەکان دەیانوێ هەموو میدیایەک وەکو میدیاکە ئەوانیش بکە ئەمە شتێکی غەڵەتە ڕاست هەر میدیاک استراتیژیەکی خۆی هەیە بەڵام دوجار ئەوانەوە تێناگەن دەیانەوێت تۆ وەکو میدیای ئەوانیشکەی کاتێک دامە نابێت ئێمە لەسەرمانە بگوازینەوە لەسەرمانەوە نییە مەدح و سەنایی کارەکەی ئەوان بکەین ئەمە تەنها ڕووداوەکە دەگوازینەوە وەکو ئەرکێکی ڕۆژنامەوانی بە سوڕەیەکی ڕاستەقینە ڕێکیەکان ڕێگیرەکان زۆر زۆرە جاری وایە مەسەرەن لە ناو لایڤی تۆ کەسێک وەردەگە یەم کەسە کۆمەڵە قسە دەکات تۆ ناتوانانی کۆنتڕۆلی بکەی دوای ئەوان کەم ڤیدیۆی دەبینەوە دەدەڵێن ئەوانە لە دژیەمەیش دەکەن ئەوانە سەر بە فڵانن ئەمانە بەکرێکی داون یعنی ئەو تۆمەتانەما زۆر جار بۆ دروست دەکرێت لە کاتێکدا ئێمە پێشەوەی خەڵکی وەرگرین ئەمە بەڕاستی فەتەحفاڵنی نازانێ و کەسە چی لەدایە و چی دەڵێت زۆر جاری ناو لایڤەکان کاتی لۆ دەکەم و دەڵێم وەرە پەیامەکەی خۆی بگەێنە بەبێ کەشی بەڵام هەر کۆنتڕۆل ناکرێت زەحمەتە ئەمە خواردن دابەش دەکەن هەموو شتانە دوای دوای سابەتەکەمانی ڕاستم گرین لێ ئێستا کاتی دابەشکردنی خواردنە لێتان چۆنە شتێک وەربگرن موبایلەکەم نەکەوێتە ناوەوە صفت من خليجي منها ولا صفت من خليجي منها تعال عمي وانا كنت روح وديه تعال ما تقدر حار حار ئەی خوای دیمەنی جوانی ئەم بەردەم پەرلەمانی عێراقا سەیە دیمەنی سەرنجڕاکیەش زۆر عەجایب جا چاوەڕوانیشتی زۆر جوان بن ئەوش بەردەم پەرلەمانی عێراق خێمەکان ئەوە ئەم بەردەم پەرلەمانی عێراق ئەوەش ئامادەکاری بۆ یشێکی جوان کاک زیادی وادارم یشەکە جوان دەبچێت سپاسان دەکەم مادەم ئێوەی لەگەڵە ئەکەی جوان ئەوە هەری نان خواردنین وڵام بەدامەوە خواردنەکان گۆشتمان بەش نەماوە بەجیان ئاوەدام جەمال خواردنەکە بەدڵە سەیریگە دائما جەمال هەمیشە ژانسی
بزي وقوشي جاو لا بخوانك نابي بخوانك نابي أما بعدين برلماني راقة أما ناو حرمي برلماني سما لناو حرمي برلماني يعني لندي ديوارا كان ويكزولا كاتب الدروا أما هم خيمة هالدراون لأن جرامي سكرين تقريبا هفتەیەک بۆ دەڕۆژ زیاتر لێرە مانیان گرتووە یەکەم جار لەناو پەرلەمان بوون بەڵام بە ئەمری سەدر هاتوونەتە دەرەوەی بیناکە ئەمەش بیناکەی لێرەی بینن ئێستا هاتوونەتە دەرەوە ئیتر شەوان لێرە خەون بە ڕۆژ ئێوارە نێرە قەرەباڵغترە بێ خواردنی خۆڕایی بۆ هەموو دابەشەکان ئاوی لێرە نوێژەکان چیرۆکی زۆر جوانی زۆر جیاوازی تەیە خەڵکی تەیە خاوەن پێداویستی تایبەتە ئێسەیەکێکمان دوان دواتر کارزان تەسویر و وێنەی چیرۆکەکەی دابەزێنە شتی زۆر جیاواز و سەرنجڕاکێشی تەیە لە هەمووی جیاوازتر کارزان ئێستا دۆخیلاکەوین ئێرە حیوانیان ڕاگرتووە لە تەنیش پەرلەمان دوو مانگای گەورەی لێیە مەڕێکیشی بۆ سەربڕین و ئەوانەیە کە سەری هات چونکە هەموو ڕۆژێ خواردنێکی زۆر بە منجڵی زۆر گەورە حازرەکرێت بۆم هەموو خەڵکە هەزاران کەس دێرن خێمەکان هەمووی ڕقەمی لەسەرە بەڵێ خێمەکان ڕقەمی لەسەرە هەندێکەیە عشیرەتیان قەبیلەیە کە خێمەیەکی تایبەت بەخۆی لێی نووسیوە ئەمە خێمەی عشیرەتی فڵانە اینجا لەبەروی مانگی محەڕەمە سەروبەندی یادی عاشورایە ئەوە نێتە جەوڵی خۆشەکردەوە گەرمەگوڕێکی زۆری پێوە دیارە لەگەڵ ئەم گەرمەگوڕەیە کەش و هەواکە زیاد بە حەد گەرمە زۆر حاڵی حازر جەمال هەر لێ بۆچەوە ئاخی ئەم برادرمە برادر السلام عليكم. السلام عليكم. من وين انت؟ كوا خيمەکەتان کوا شتی نەکرد من وين انت؟ ڕەنگە باوەڕ نەکەم من توامە تۆ ئەوە من نیم ئەها تەواو هەنا سەمتن بوو ئەها ساسم بۆ کامێرەکەشەوە خۆمەخەم بەراوەکە کامێراکانیشم زۆر گەرم ئەها سەری ئالا تۆ ئەها ئاوەتا جەمالە ها بینی ئاوەتا خۆرەکە ئەها بووین بە چوب ئەها بەجلەکان و خۆم سوور خۆشکردنەوەشتی نایە خۆشکە بیتەوە هاوار سەی چینگەیار ئێستا بۆتان دەرکە و خۆرەکەی سەمبەتینە ئەوەز دەخۆرم کرد یەک دن هەم لێ بۆ ڕەشتر دەرکەوم ئەو کاژمێر چوارە دیسانەوە بۆ سەر إيش سنة تحرير الميدان التحرير في الأوقات الجزيرة السبورت الرياضية هر بابلا أو كرب خوما خيرا يكسر روشتين نا جمال هذا اسم جمال اسم يعني صار موديل بالسبعينات والستينات غير صار جمال صار جمال عبد الناصر كارزان يعني لحد الان جديد يعني جمال صحيح؟ ما ادري يعني سيبوي ما ادري يعني انا محمد اليوم ما ادري ليش سموه محمد ما اعرف وانا اسمي والله ما هو الله سماه شو عليه يعني كارزان سهل ها كارزان يعني معناتها الجنه يعني معناتها الجنبده الورده اكبر ورده جنه المنفتحه توها ما شاء الله اللجواني من سعد الله شرفك اوش ميداني تحرير جا والله بينج دقيقه رقتاني تا تصويرك خودم كان بينج دقيقه ئێرە شەقامی متەنەبیە بەڵام بەداخەوە چۆڵ لازم بەس دەکەم کاتێکی بارنەوەی هات سبەینە بەیانەکەی یانی زۆر خۆشە بێت ئێرە هەموو کتێب خەڵک وێنەیە گێشێت و لە پاسی مەگرێ بازارێکی زۆر تایبەتە شەقامی زۆر تایبەتە یەکێکە لە گەورەترین شەقامەکانی بەغداد متەنەبی جارەکە کە لێرە بوو وەڵام ئێستا چۆڵ
7 4 5 يعني كي حازری کارزان كتابي القردي اما شويه كاكزيات و ئێرە ئەو پردەی ئێمە لەسەرین ئەمە پردی شەهیدانە یان شوهەدا ئەمەی بە ئەو ئاوەی بەژێر پردەکەدا دێمە ڕووباری دیزلەیە ڕووباری دیزلێ ڕووباری دیزلە بەغدا دەکات بە دوو بەشەوە بەشی کەرخ لەگەڵ بەشە ڕەسافە لێکجیا دەکاتەوە بەشی کەرخ و ڕەسافە بەم ڕووبارە لێکجیا دەکرێنەوە دەست خۆش دیزلێ لێم سەر بۆ سەری بڕم شلونش خاڵە شلون سەحتێک الله يعزك بێم ناخۆشەویستانەمە ئەمە توکتوکە ئەمە کابراوازاتی ڕسمی ئەوگرە گوێمەیە حاجی شلونك عيني؟ الحمد لله زينين؟ زينين الحمد لله حريقة كم باشا وسعر حولاتي أحواد بلاش واو واجب ثوار بالدم وجد ثوار بالدم ركضتين مصر صلوا على محمد وآل محمد شكرا فادي الحسين Nowadays, all Iraqi people, not Palestinian oil, leader, good leader for Iraq. Today, Iraq. Thank you very much. I think I am a young man. They told me, no, you are an old man. Why? Thank you. شكرا لأبناء الكاظمية خريب ولا زرسات كذا فرح ميكر قد غبوتي نابي تصوير وشكن يعني بو ايما بس بوين هارتي ولا هو قزقل يا كاتبه بتلفونك والله نابي تصوير كي صد كوريتريا تيمسيو توك جهاز كردو باجا كان يا ليش عندنا باجيكم بيه ولا قلانا هو تيم باجي ده بيوا كنا دبابة ورد مبروه والله زول لو ترسان كبي موريغان عن نفسي تصوير ما دونا دي تصوير بس باش يعني دزگیر نکرد بردینیان لشوینه کاته والله بس هيك في كيف كده بيت ورقه معايا بقرن هل یک دوز مقاله دروز بو هموی هات چوارده اون گیره بقا گیره تو لبري بيركبنا كي طبعا ديني مذهبيه زور موسى زيادة ركوع ئێرە بەردەم مەسرح وەتەنیە ینی شانۆی نیشتیمانی الله سيدي أوجا كاغوران بو بينه كاغوران خوان لقمان قيام ئەوە سەنامان هیوادارم بە زووترین کاتۆش بێ بەغدام بۆ ئەوەی خۆشەویستی و عاتفەیەکی زۆر زۆر بێپەیان جەماعەتی بەغدا دروست بێ ئێستا برادەران نەبینین ئەوە کاتن زۆر جوان مسپی سوود والله سيدي منك علي ئێستا بڕۆنە ماڵەوە ئەبێ بە هەویەکە بیان ناسنەوە بە کاکە من کوڕی ئێوەم كاغوران تاكو تاي فيديو كلا قال معنا باش سعاديك ايش انا اخوتي جمال امرو بدلبو زور نو والله هلالي قرما قشتومي قرما جمال زور حساسه بقرما من تحمل قرما ناكم جمال ابويا خلقي انا ابويا خلقي سويسرا بوما خلقي سويسرا ياخذ سويد باشا يعني نا فنلندا زور صاردر والله اسكننا نافيا روسيا بقول اول شيء بالي سيدي جمال كازان بو ولاية الاسكا
بۆ تۆ باش جا هیوادارم سبەی لێ دڵی ئیشەکەیە نانا کارزان بۆ ئەفغانستان بۆ لای جەماعەتی تاڵیبان کوشەی تاڵیبان بەکارم نێنە کۆپیڕایت کارزان کابولی ئەها 50,000 دەموچاو شۆرت وشم کردەوە زۆر ئەوە تەبیعە. سەبیلەوە پان کرد گەرمە بەیانی گەرمە بەیانی لەگەڵمان نابن تا بەیانی خواتان نەکەم خۆڵۆک نییە سلااوێت خۆشەویستان سڵتم لەگەڵ بەیانە بەرەکوێچین جەوان بووی بۆ کۆریەوە لە خەوتویە چین بۆ باخێکی داخۆ ئەگەر لەسانەکەوێت لای دەستمان لەگەڵمان نابن جوانتان بێ نیشان بس انا خوف ئەمارێ پێم هەنوو جا باش بەڵێ ها با لە فلۆکەکان دەرسین ئەوەش ڕاستە خۆیە کاکزیات بۆیە ناخێ ڕاستە خۆی ئێستا ئەوە دارفۆرماکانی خۆمانە ڕاستی تەتەوراتەکانی عێراق خورماکان دەبەن و لە بازاری پێدەکەن لە پارێزگای بەسڕە لە ئێستا ینی لەمڕۆ یان لە دەڕۆژی داهاتوو خۆرمای بەرحی پێدەکات کامەیەکێکە لە نەوع باشەکانی خورما ئێستا ئەوانەی دیکە چکلێتی و خیاری و ئیبراهیمی ئێمە خیاری و شتەکانمان خواردووە خەفراوی و ئەمانە لە دیارترین ئەو خورمایانن کە سەودی منە جوانەکە دانێکی بۆ من زانم لێمانە ئەو مقابلەی پیاوە ئەوە شەقامی متەنەبیە ئەوە داخراوە ناوەڵا شابەندەرە ئەوە شوێنەکەی تەواو کرد لاشەی ساقوێ یا شتێکی جوانمان بۆ کردووە چێرێکی جوانمان بۆ کردووە دوایی لە یوتیوبەکەم دایانێ ڤیدیۆیە جەمال لێرە کوێ لێرە چایخانەی شابەندەرە یەکێکە لە چایخانە زۆر مێژویەکانی کاک زیاد سانیاری زیاتر سەر دامەنێنە جەمال يلا 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 واو يلا تعال غدا يلا ويانا على الواحد بس ارشاو هذه ما وصل ويانا على الواحد ويانا على الواحد جمال ورا جمال حبيبي شكرا تعال كل شكرا هذا لحم يلا شباب يا مو من بران ليرة جاي الف عاف حضرتك اين عندك مهنه معينه تعجبني ما على سويها بس تقويت صاحب تحرير هاي تو خوات وامو ئەو فیچەرەمان پیرەستەکەم شتێکی زۆر جامان کردوێ دوای ئەنجامەکەی بینێن ئەو ئۆکسجینەکەی ئەمەیە خەتەکەمە بۆ ناتوان ئێستا هاچین بۆ مارخەدی شێخ نازانم شێخی ئێرەخوا بەس ئێمە بۆ لای گۆڕەکەمە لە عەبدولکەریم و گەڕێز هاتوون ئێستا لەبەر خۆمە تەمرینمەکە یە عەرەبی
شعوال لبرخو مومود مشي عربي موضوع جمال قال لي ابو خريقم ودي بيكسب الخرما يدير حلبي زور من ما يكسب الخرما يدير فوق احكي بالعربي ايش باروكيو كاك زياد؟ اتينا مزاري مسقوط الشيخ عبد القادر الجيلاني. الله يغوصي جيلاني. تفاحة. أو منطقة زورية هذا زوريان كردن كردي فيلين. زور كربلاء. الله يصورك. وصو أو الشرطة. جدوا حيك هذا شلوني لونك عيني انت شو اسمك يوسف فرين يوسف هذا ابو سر مرقدي عبد القادر الجيلاني لفشت يمه وقوري الشيخ عبد القادر الجيلاني خلق لبال درقاك يا الرسمة قليل قوري الشيخ عبد القادر الجيلاني وباني عشاء الشيخ عبد القادر الجيلاني شلوني؟ شيا هو باني فلوسه؟ لا فلوسه يبيني شيخ ما تنبو هدوك الرقيق عبد الجبار بن سيد الشيخ عبد القادر الجيلاني مرامني وتغادر ودعايك الفاء زاني تدشي ابو بارك من لعب الكريم يدري سراي ما انا هم يجور النيره يستبر قوري ملعب الكريمي مدرس قوري ملعب الكريمي مدرسة أم قورشي الشيخ رزاي طالباني الشيخ رزاي طالباني عندي ولا الشيخ وسيدة كان يقول لي هم يدير النجرة ولا مش الطلبانية قورستاني يتر الشيخ وسيدة كان قورستاني الشيخ عبد القادر الجيلاني مو بلا يا كان لير النجران زوري ملعب الكريمي مدرس لير النجرة والشيخ رزاي طالباني الشاعر يتر بشي يتر الشيخ وسيد وبياو شاكان همو لير النجرة يعني چندین سال لمو بر دست خوش بیا دست چاوەڕوانی دورگاکردنەوە دای والله جمال دوعايی کردووە نا من دووبارەی ناگەوە بۆ ئەوەی مرازی دڵی حاصڵ بێت دوعايی کردووە
هەست کەس ویستی نامەم بۆ بنێرێ بە تایبەت پێڵەمەس لێرە ناوەترێت دعایەکی زۆر ضرورە بەڕاستی یعنی زۆر هەموو گەنجە پێویستێت یا هەموو گەنج آخر خەڵک وایە زانتی ئەوەیە بەس ئەوە نییە کە لە خەیاڵی ئێوەیە بالضبط وەخسەکانی من ناکەی پێ دەڵێن باشە بە سەرچاو لەکوێ پێت خۆشە نان بخۆی لەوێ نان دەخۆی بە سەرچاو لەم نییە من ئەمجارە عیدیکی ئەمجارە عیدی خۆیت هەموو جارەوە بەس کە ئەچین پارە بدەین سێرەکەم پارەی داوە ئێوە زۆر سێرن بە شەرەف مێواوەدانیتان نبینیوە من بینیمە بەس کاک زیاد من بینیمە جەمال خۆتە زانیم من کابراایەکەم نامێ ئەوەندە ئەرک خێنە سەرشانیم پێ کاکە سەرشانم هیچی تێدایە تەماشاکە ئەو لایە کاکە من غەڵەت بووم ببوورە هەموو ڕۆژێ خۆ ناتبورین برا هەموو ڕۆژێ بتبورین ساعات 5:30 دقيقة برو سليماني برا يوكي شماليات خوماني کاشمیر شەشی بەیانیە گەشتی نەگەراس بەرۆ سلێمانی بەڕێکرد کاکزیار هێشتا خەوبەری نەیەوە زۆر من خەوبەریەوە سەعات 9 بیابانێک لەمە ناوە ناڕاقم نازانم بیابانی کوێ عارعارە کوێ سیارەکە زۆر ناخۆەکە ڕاستی ڕێگەیەکە ڕێبێکژێ وەزیتر مەجبورین بڕێنەوە بە تیارە نەبێ و جارە بە تیارە ئاشو بڵێ نەسەیەکە ئەخوی من خاڵسی خواردووە شێری عەرەبی بوو سێونانەکە بەرا مازال من تو ئەو بخۆین ئەمرین لە بەرچاو کابیت احتیاج دەکرێت ڕۆسڵەکە جاوبك على سؤالك بس جزئي نهائي لقيتك موازين ب 40 يعني هاي تفويتك كانت ب 1000 ونص تفويتك هاي ب 1000 ونص بس ليش تبني معك استاذ؟ شوي نفتح الاستاذ اللهم صل على محمد وعلى ال محمد هديه لك على ال محمد يلا عاصمة لا يواصلني انت وزبيه ما عندك هيك الله الريق ميشمانكو الريق ميشمانكو بڵێ ئەو قسە نەکات خوا قەسەمە خوا مێشمانکە و خوا وەکیلە مێشمانکە و بەدەزە پیاوە حال لە خۆی گەجابی نەداوە قسەیە سپاس بۆ خوا گەشتینەوە سلێمان جەمال وڵاتێتە دەیرە وڵاتێتە دەیرە خەسەم کوردستان زۆر زۆری فەرقا زۆر خۆشترە جادە و بانی شەقامی کورە ئاسمانەکەی ئاسمانەکەی چەند گوڵ و گوڵزارەکەی بابەجێ غازەکەی هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ سەبسکرایب و لایک و کۆمنت و شێتان لێرەجێ کاتێکی خۆش تا ڤلۆگێکی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن بای